بەسڵاوێکی دووبارە بینەرانی خۆشەویست لەم بەشەیە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی دۆسیەی کۆبانێ لە چاوی ڕێکخراوەکانەوە لە نووسینی بەڕێز لوقمان مستەفا. پێشتر ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتی ساڵانێدا ڕایگەیاندبوو کە حکوومەتی سەرۆک تەیب ئەردۆغان بە سانسۆڕ و سزای زیندانیکردن بە شێوەیەکی شەڕانگیزانە سەرکوتی نەیارانی ناڕازی و نەیارانی سیاسی دەکات. هەر لەو راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هاتووە دەسەڵاتدارانی تورکیا یاساکانی سانسۆری ئۆنلاین و زانیاری ناڕاز بەکاردەهێنن بۆ دەمکوتکردنی مێدیای سربەخۆ و ئۆپۆزیسیۆن و دەنگە ناڕازیەکان. هەروەها ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ و ناوەندی فریدم هاوس خانەی ئازادی لە راپۆرتەکانی ساڵانەیەدا سەبارەت بە کارنامەی حکوومەتدا باس لەوە دەکەن کە حکوومەتی تورکیا با سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان کارنامەی مافەکانی مرۆڤی ئەو وڵاتەی دەیان ساڵ بۆ دواوە گەڕاندووەتەوە. ڕەخنەگەرانی حکوومەت و جودابیرانی سیاسی کردووەتە ئامانج سربەخۆی بەشی دادوەری لاواز و ناوەندە دیموکراتیکەکانی بێنێوە ڕۆک کردوون. هەروەها هیو ویلیامسۆن بەڕێوەبەری ئۆروپا و ئاسیای نێوەڕاست لە پەرلەمانی ئەوروپا لە راپۆرتەکەدا ڕایگەیاندووە حکوومەت هەڵوێستی زۆر خراپکاری بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەنجامداوە. قەدەغەکردنی ناڕزایەتی گشتی و زیندانیکردن و سزادانی بەرگریکارانی مافی مرۆڤ و ڕەخنەگەرانی لەلایەن دادگاکانەوە کە بە فەرمانی سیاسی کار دەکەن. لە نوێترین هەڵوێستیدا ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ و پرۆژە پشتیوانی لە دۆزی مافی مرۆڤی تورکیا ڕۆژی هەینی ڕایگەیاند کە لە دۆسیەی کۆبانێدا سیاسەتمەدارانی کورد دوای دادگایەکی ئاشکرای سیاسی و ناڕەوا بە تاوانی هەڵبەستراوی دژی دەوڵەت لەلایەن دادگای تورکیاوە سزادراون. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت بڕیارەکە ئەوە پێشڕاست دەکاتەوە کە بەرپرسانی تورکیا سیستمی دادوەری تاوانکاری وەک ئامرازێک بەکاردەهێنن بۆ زیندانیکردنی سیاسەتمەداران بۆ ماوەیەکی زۆر بە تۆمەتی بێبنەما و هەوڵی دوورخستنەوەیان لە ژیانی سیاسی وەک نوێنەری هەڵبژێردراو دەدەن. ئەم راپۆرت و هۆشداریانە لە کاتێکدایە کە دەوڵەتی تورکیا بەردەوام بە شێوەی نەفیرعام هاوڵاتیان بەتایبەت کوردانی باکوور قۆڵبەست دەکات و ڕەوانەی کونجی زیندانیان دەکات. لە نوێترین حکم و سزاکانیشدا پێش چەند ڕۆژێک بووکە دادگای تورکیا سزای 108 کەس دەدات لە دۆسیەی کۆبانێدا کە هاوسەرۆکەکانی پێشووی هەدەپا هەریەکە لە ڤیگان یوکرزاغ و سەلاحەدین دێمیرتاش و ئەحمەد تورک هاوسەرۆکی شارەوانی مێردێنیشی تێدان. دادگاکە لەسەر بنەمای ئەو چالاکیانەیە کە لە ڕۆژانی 6 و 8 مانگی دەی ساڵی 2014 دێژی هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێکران دانراوە. دوای هێرشەکانی داعش لەو کاتەدا هەدەپە و ژمارەیەک لە دەستگا و پارچە کوردەکانی دیکە لە تورکیا چالاکیان ئەنجامدا و داوایان لە حکوومەتی تورکیا کرد ڕێگەی ناردنی هاوکاری بدات بۆ شێڕبانەکانی لە دژی داعش شەڕیان دەکرد، بەڵام داواکاریەکانیان ڕەتکرایەوە و ژمارەیەکیشیان لێ دەستگیرکران. بە وێرەی زانیاری سەرەتاییەکان یوکزاغ سزای 19 ساڵی مانەوەی لە زیندان بەسەردا سەپێنراوە. سەلاحەدین دێمیرتاش بە تۆمەتی یارمەتیدان لە تێکدانی یەکڕێزی و یەکبارچەی دەوڵەت سزای 20 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە لەگەڵ 4 ساڵ و 6 مانگیش بە تۆمەتی هاندانی ئەنجامدانی تاوان. هەروەها چەندین تۆمەتی تری بەسەردا سەپێنراوە و لەو دۆسیەدا سزاکەی گەیشتووەتە زیاتر لە 40 ساڵ زیندانیکردن. سەلاحەدین دێمیرتاش لە مانگی 11 ساڵی 2016ەوە بە تۆمەتی پەیوەندیدار بە تیرۆرەوە لە زینداندایە، بەڵام تا ئێستاش یەکێکە لە کەسایەتە سیاسیە کاریگەرەکانی تورکیا. ئەحمەد تورک هاوسەرۆکی شارەوانی مێردین بە تۆمەتی ئەنجامەتی ڕێکخراو بە 10 ساڵ زیندانی سزادراوە. بڕیارەکەی 22هەمین دادگای سزا قورسەکانی ئەنکارا بۆی هەیە گرژیە سیاسیەکانی تورکیا لەسەر پارتی دیموکراتیکی گەلان هەدەپا کە لە دۆسیەکی جیادا بەڕۆڕووی قەدەغەکردن بووەتەوە و لە پەرلەماندا پارتێکی تری سەر بە کوردەکان پارتی دەم جێگەی گیراوەتەوە قوڵتر بکاتەوە. بڕیاری ئەم دادگایە دوا بڕیار نییە و سزادراوەکان دەتوانن تانە لە
بڕیارەکان بدەن. ئەوانەی سزادراون لە نێو 108 تۆمەتباردا بوون، لە نێوانیاندا کەسایەتیە باڵاکانی هەدەپا کە بە 29 تاوان کە بریتین لە کوشتن و زیان گەیاندن بە یەک پارچەی دەوڵەتی تورکیا تۆمەتبارکراوە. دانیشتنەکەی دادگای تاوانە خۆرسەکانی ئەنکەرا ڕۆژی پێنجشەمە لەسەر ئەو خۆپشاندان و چالاکیانە بوو کە لە ڕۆژانی 6 و 8 مانگی دەی ساڵی 2014 دژی هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێکران. دوای هێرشەکانی داعش لەو کاتەدا هەدەپە و ژمارەیەک لە دەستگا و پارتە کوردەکانی دیکە لە تورکیا چالاکیان ئەنجامدا و داوایان لە حکوومەتی تورکیا کرد ڕێگەی ناردنی هاوکاری بدات بۆ شێڕەوانەکانی کە دژی داعش شەڕیان دەکرد، بەڵام داواکەیان ڕەتکرایەوە و ژمارەیەکیشیان لێ دەستگیرکران. لە کۆتاییدا ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت دوایین هەنگاوی هەڵمەتێکی درێژخایەنی گوشەگیری و دڕەندەیە کە دژی هەدەپەی لایەنگری مافەکانی کورد بەڕێوە دەچێت. گۆشەگیریەکە لەلایەن حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیاوە سەرپەرشتی دەکرێت. واتە بە دێوێکی تردا دادگاکانی تورکیا بە سیاسی کراون و فەرمانی کەسی زاڵە بەسەر دەستور و یاساکانی ئەو وڵاتەدا. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو لەژێر ناونیشانی دۆسیەی کۆبانێ لە چاوی ڕێکخراوەکانەوە لە نووسینی بەڕێز لوقمان مستەفا. هیوادارم جێگەی سەرنجتان بوو بێت.